کاکە هونەرێکێکە لەو ڕۆژنامەنووسانەی کە بەهۆی ئەو فشارەی کە دوێنێ لە کاتی خۆنیشاندانەکانی شاری ڕانیا کەوتە سەری و دووچاری ئەو حاڵەتە بوویەوە بەداخەوە گیانی دەزا لێرەوە ئێمە وەکو ڕۆژنامەنووسانی هەڵەبجێ شەهید وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی هەڵەبجا هاوغەمی خۆمان و پرسە و سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵەی بەڕێزیان دەرەبڕین بە هیوای نەمە دوا غەمیان بێت و چیتر غەمی لەمە ناخۆشتر دووچاریان نەبێت. کاکە هونەر بەداخەوە کە دوێنێ گیانی لە دەستدا بۆ ئێمە کۆستێکە وەک ڕۆژنامەنووسان هیوادارین ئەمە دوا کۆستی ڕۆژنامەنووسان بێت بەداخەوە ڕۆژنامەنووسانیش وەک کاگرای ماماژەی پێکرد لێرە و لەوێ کەوتونەتە دۆخێکی ناخۆشەوە بەڵام بەرحاڵ بەردەوامە بین ئینشاءڵڵا گیانی کاکە هونەریش بە باشتی بەرین شا دەبێت خی گەورە سەبووری کە سوکاری بدا ئێمەش لێرەوە هاوخەمین و ئینشاءڵڵا بێتە مای دوا کۆسییان ئەبێت و سوپاس بۆ جەنابیشتە.